بەناوی خۆشەویستی ئەو خودایە وشەی کوردی بە سۆز هێنایە کایە گوڵی فێر کرد هەوای ژینمان بگۆڕێ ئەگەرچی خوێن لە پەرژینمان بچۆڕێ بەبای ود باوەشێن کات زامی داران هەلاران و مەلاران بێ بە باران شرۆی کاڵی لە باوەش کا بە ڕووی شۆخ بزەی تێزێ دڵی لاوێ بە ڕووی شۆخ ببەخشێ دەستی بەڕواورێ بە ڕووی خۆش مەکۆی ژین بێ دڵی ماڵێ بە ڕووی خۆش بژین ڕۆڵەی چیاوی و چێنەراونی بە کۆڵوو بێچنگی سووتێنەراونی بەزاونینت بەزاونینم نەزانی بە هێلکەی کۆترەکرێ دەرکەواونی برینت خاڵی ژیریمە ئەزانم ئەوینت ماڵی پیریمە ئەزانم مەرگ پێی نایەتە جێژواونی ژینم هەتا تۆ بیتە بیانووی پێکەنینم. بە ناوی خوا من حەمەستێق کەریمیم 45 ساڵ تەمەنمە مامۆستای ئەدەبیاتم لە قوتابخانەکانی مەریوان و دەوروبەریە ماوەی 30 ساڵە سەرگەرم بە ئەدەبیاتی کوردیەوە وەکو خولیایەک و ئەتوانم بڵێم هەموو ژینم تێکەڵاوە لەگەڵ ئەدەبیاتە و ئەگەرچی کارێکی وا بەرچاوم بە بۆنەی ئەوە ئاستی بیرکردەوەم لەوانەیە نزم بێت و کەسێکی وانە بم بەڵام وەکو خۆشەویستیە کە بۆ زمانەکەم هەمە تقریبەن ئەتوانم بڵێم هەموو ژیانم تێکەڵاو کردووە لەگەڵ ئەدەبیاتەوە ڕۆژێک نییە شەوێک نییە من بە خوێندنەوەیەک یا بە نووسینێکی کورد لەگەڵ ئەو شتانە و لەگەڵ ئەدەبیاتا خەریک نەبم وەکو کاری و کاروباری ڕۆژانم ماوەی تقریبەن ئەتوانم بڵێم 30 ساڵ ئەبێت من ئەندامی یەکێک لە کۆنترین ڕێکخراوەکانی مەریوانم ڕێکخراوە ناحکومیەکان بە ناوی ئەنجومەنی فەرهەنگی ئەدەبی مەریوان و ماوەی بۆ 3 ساڵێک ئەبێت لە ئەندامی دەستەی بەڕێوەبەری ئەو ئەنجومەنە ئەندام و ئێستش لە خولی تازەیە بە دەنگێکی باڵا متمانەیەومە پێکراوە کە وەکو دیسان دەسەی بەڕێوەبەر لەو ئەنجومەنا خەریک کاروباری فەرهەنگی و ئەدەبی بم و وەکو بەڕێوەبەری کۆمیتەی شێعر دیاری کراوم ئێمە لە کۆمیتەی شێعرا هەر هەفتەیەک دانیشتنێکمان هەیە دانیشتنێکی ناوخۆیی لە دانیشتنەکانمانە شێعری شاعران هەڵەسەنگێنین کتێبە تازە چاپکراوەکان هەڵەسەنگێنین بڕیار بۆ کۆڕ ئەدەین کەسانی ناودار بانگ ئەەکەین هەموو ئەم شتانە کە من لەگەڵ ژیانما عەرزم کرد تێکەڵاو بووە لە هەر لایەکەوە تۆ بڕۆی بۆی سەرێک لە ئەدەبیاتدا تەنانەت من لە کاری ڕۆژانەما لە مەدرسەکانە لە خوێندنگاکانە بەشێک لە وانەکانم تەرخانەکەم بە ئەدەبیاتی کوردیەوە چەند دەرسی کوردیمان داڕشتووە لەگەڵ هاوکارەکانمانە کە وەکو لاکردنەوەیەک لە ئەدەبیاتی کوردی وەویشە بۆ ڕاکێشانی مناڵان بەرەو ئەدەبیاتی زمانی زگماکی خۆیان بێتەسیر نەبووە و شتێکی واکە بڵێم مەسەڵەن زۆر گرنگمان نەکردووە تەنیا هەوڵمان داوە ڕۆژانەی خۆمان و زمانەکەمان لەگەڵ خوێندنە تێکەڵاو بکەین و بەردەوام خەریکی ئەوە ببین پرۆڤەی ئەوە بکەین کە زمانەکانمان بمێنێتەوە و زمانی کوردی بەرەو لاوازبوون نەچێت و لەگەڵ ئەوەیشدا لە زمانەکان ئەو زمانی تر وەکو فارسی کە زمانێکی فەرمیە لە ئێرانە لەوێش غافڵ نەبووین و خەریکی خوێندنەوە و نووسین لەو بواریشە تا ئەنازەیەکی کەمتر بووین بەڵام خولیای سەرەکی من زگماکیەکەی خۆمەوە پێم خۆشە ئەو زمانە وەکو زمانی ئاخاوتنم زمانی نووسینم زمانی خوێندنەوەم هەر بەرەو ژوور بڕوات و تا ئەکرێت من بتوانم لە خزمەتی ئەم زمانە بم پێم خۆشترە ئەگەرچی لەوانەیە کەمتر بەرچاو بێت لە زمانە فەرمیەکەی ئێران. لە بواری شێعرا من وەکو کتێب کۆم نەکردووەتەوە بەڵام لەوانەیە 20 ساڵێک ببێت من هاوکاری گۆڤار و ئەو مەجەلات و ڕۆژنامە کوردیان مەکە لە چوارچێوەی کوردستانی ڕۆژهەڵاتە کار ئەکەن بیرمە
لەوانەیە 20 ساڵ 21 ساڵ لەمە پێش ببێ ئەوەڵین شێعرم لە ئەو کات ڕۆژ هەفتەنامەیەک چاپ ئەکرا بە ناوی ئاویەر لەوێ چاپکرا و ئەوەی ئەتوانم بڵێم وەرچەرخانێک بوو کە لە ژیانی منا دروست بوو کە وەختێک ئەو شێعرم بینی ئیتر دوای ئەوە من بەرەو دنیای شێعر بە هەنگاوەکانم خێراتر بووە وەکو شێعر من وا ئەزانم شێعر زۆر ئەستەمە هەرچەند هەموو کەسێک کە دێتە ناو دنیای ئەدەبیاتەوە ئەتوانم بڵێم 99% بە شێعرەوە دەست پێەکەن بەڵام ئەوەی کە تۆ شێعر چاپ بکەیت و ئیدعات لە شێعرا بێت زۆر زۆر ئەستەمە ئەمیشە کەس بۆی دەرناکەوێت تا دێتە ناو دنیای ئەدەبیات و ئەنووسێت من بەڕاستیەکەی هەرچەند بڕێک بە خۆم بڕوام هەیە و ئەتوانم بڵێم بۆ هەر کۆڕ و کۆبوونەوەیەک من لە چوارچێوەی کوردستانە بەرهەمم ناردبێ وەکو شێعر حتمما لێ هەڵبژێردراوە و ئەمەش ئەتوانم بڵێم ڕەخنەگرەکان بە چاوێکۆ سەیری ئەو بەرهەمان منیانە کردووە کە هەرچەند وا ئەزانم زۆر زۆر ناتوانم بڵێم لەسەرۆن بەڵام زۆر لاوازیش نین ئەمتوانی لەم ماوە کە خەریکی ئەدەبیاتم دوو یان سێ شێعریا لەوانەیە بڵێم ئەکرێ بڵێم ئەگەر ناوەند بگرینە بەرچاومان من ئەتوانم هەر ئێستا تا دەبەرهەمیش چاپ بکەم بەڵام ئەوەی کە من چاپی کەم و دوایی لێ پەشیمان دەبمەوە نەختێ ترسم هەیە مەترسیەویشە بۆ شێعر من شێعر بە دنیایەکی زۆر ئەستەمتر ئەزانم لە بوارەکانی تری ئەدەبیات تۆ تەماشاکەی ئەڵێن فیلمێکی شاعرانە وەکو تاریف ئەڵێن چیرۆکێکی شاعرانە وەکو پیا هەڵدان ئەڵێن مەسەڵەن گۆرانیەکی شاعرانە ئەڵێن فەزایەکی شاعرانە تۆ تەماشاکەی هیچ خوشبنێکی ئەدەبیات نییە لە شێعر بە دوور بێت و شێعر وەکو بنەما وایە بۆ ئەو بوارەکان تری ئەدەبیات بۆ ئەوە بەڕاستیەکەی من وا ئەزانم ئیمڕۆ یا دیوانێک چاپ بکەم سبەی دوو سبەی لێی پەشیمانە بمەوە ئەوە دنیای شێعر بەرەو پێشکەوتنێکی بە پڕتاو ئەڕوات ڕاستیەکەی من هەر دەست ڕائەگرم بەشکم بگەیم بە شوێنێک کە شتێکم لێ چاپکرا شتەکەم بەڕاستی قسەیەکی تازەی ببێت لە دنیای شێعردا بەڵام من وەکو خولیا لە ئەدەبیاتی مناڵانی شاکەکار ئەەکەم و ئەنووسم دوو کتێبم تێ چاپکراوە کتێبێکیان بە زمانی کوردیە کە گردە و وردەی ناوە چیرۆکی دوودانە مێلوورەیە کە بە شێوەی پێرسۆنافیکیشن یان ئەوەی کە ئەڵێن جێنشین سازی وەکو لە زمانی دوودانە مێلوورەی مناڵەوە ئەو شیرۆکە بۆ مناڵان زنجی لە شیرۆکەوەی شەڵاگەر بکرێت ژمارە دووشی لێ چاپ ئەکرێت و یەکێتریشیان دنیای خەرگوش سفیدە فارسیە کە وەکو ئەرکێک بۆ قوتابخانەکان نووسیومە دنیایەکی دەروون ناسانەی مناڵانە ئەویش باز لە زوانی ئاژەڵانەوە نووسراوە ئەم دوو بەرهەمە من لێ چاپ کراوە بەڵام وەکو شێعر هێشتا چاپ نەکراوە بە هیوام زمانێک شاپی کەم کە بگەمە ئاستێک کە بتوانم بڵێم من لە بواری زمانی کوردیا شتێکی تازەم کردووە لە بواری دنیای شێعری کوردیا من شوتەیەکم پێیە کە زیایی بکەم لەسەرگینا من ئێستا شێعرێ چاپ بکەم و هەر ئەو زمانە کە پێشتر لە من بۆ ئازانم کارێکم نەکردووە شێعر بەڕاستی وێرانن بە قەڵای شێعر زۆر زۆر ئەستەمە کەسێکی ئەوێ کە کاتێکی زۆری بۆ تەرخان بکەن خوێندنەوەیەکی زۆرتری لە ئیستای من ببێت و کەسێکی زاناتر ببێت و لە بواری شێعرا لە پێشتر ببێت تا بتوانێت دنیای شێعر دەرک بکات بەڕاستی شێعر دروستە هەموو کەس وا ئەزانێت هەر کێش و سەروای خستەیەک و دێڕەکانی وەکو یەک هاتنەوە توانی ڕێکیان بخایتر ئەمە شێعرە شێعر زۆر لەوە گرنگترە کە ئێمە لێرە خوێندنەوەی بۆکەین شێعر لەوە زۆر سەختترە وایە ئێمە لە بەرچاومانە بەڕاستی من جارە پێم نەوێراوە ئەوە ڕاشکاوانە توانم عەرزکەم کە ئیتر ئەگەر بکرێت و بگەم بۆ قەناعەتەی کە تازەگەریەک ئەتوانم لە شێعرا بکەم ئەو کات ئەتوانم لێ چاپ بکەم ئینشەڵڵا ئەوانەی کە لە گۆڤارەکانە من لێم چاپ کراوە و بناردوو من و بۆیان و بەردەوام من ئەخوێنمەوە لە گۆڤارە کوردیەکان بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەتوانم بڵێم بەرودوا لە 30 شێعر زیاترم لێ چاپ کراوە و ئیسە ناتوانم بڵێم ئامارێکی دەقیق بڵێم ئەوە بەڵام ناو بە ناوێک من ئەگەر شتێک بخۆم هەستم ببزوێنێ دڵم پێی خۆش بێ بەرهەمێک بزانم چاپکردنی لە گۆڤارێکە
ئەتوانێت کارێکی کردبێت شتێکم نردووە ئیتر جاری وا هەیە دواییش لەویش پەشیمان بوومەتەوە وەڵی جاری وایش هەیە ئێستەیش بۆ وێنە من نەوە و یەک شێعرێکم وتووە ئێستەیش هەر وەکو ئەو کاتە خۆشمەوێ ئیتر ئەگەر من بزانم کام گۆڤار کار ئەکا کام گۆڤار خزمەت ئەکا هەوڵ ئەدەم هاوکاریان لەگەڵا بکەم تەنانەت بە سندنیان بە خوێندنەوەی خۆم بە ئەوەی کە یادداشتی کورتیان لەسەر بنووسم هەوڵم داوە بڕێژ شێعر لەوانە چاپ بکەم وەکومانەوە وەکو شتێک کە بە ڕەوتی زمانی کوردی و شێعری کوردی یارمەتی بدات ئەتوانم بڵێم ئەو دەورسی شێعرم لێ چاپ کراوە تایس یەکەمین جار کە من هاتمە ناو دنیای ئەدەبیاتەوە لە قوتابخانە خۆم ئەم خوێند ئەتوانم مێژووەکەیشی تقریبەن بە دەقیق بڵێم ساڵی 1372 کۆچی هەتاوی بوو تقریبەن 32 ساڵ لەمە و پێش لە مەریوان کۆڕێک گیرا بۆ هاوکات بۆ کۆچی مامۆستا هەژار و کارەساتی هەڵەبجە لە بەهارا گیرا من لە قوتابخانە ئەم خوێند بینیم ڕێکلامەکەی بە دیوارۆ داکوترا بوو من ڕۆیشتم شتێکم نووسی وەکو هەستێک بەرامبەر کارەساتی هەڵەبجە لە کۆڕەکە هەر بڕوام نەکرد کە ڕۆیشتم بۆ کۆڕەکە لەوێ پێشتریش پێم نەگوترا بوو لەوێ کە بینیم ناو من خوێنیاوە وەکو کەسێکی 16 ساڵ و 17 ساڵ لەو کاتا زۆر بەلامە خۆش بوو کە ڕۆیشتم لەو کۆڕا بەشداریم کرد و لەوێ شێعرێکم خوێندۆ بۆ کارەساتی هەڵەبجە و پاشان ئەویشە شێعرێکم لە ئاویەر چاپ کرا بە ناوی خەون وەکو چاپکرا و ئەو ئەوڵین شێعری من بوو کە شێعرێکە وازانم ئێستەیش هەر شێعر بێ بەلام و خۆش بۆ شێعرێک چاپکرا ئیتر لەوە بەدوا من بەرەو ئەدەبیات ئیتر زانیم کە بەهرەیەکم هەیە تا ئەنازەیەک و ئەتوانم بەداخەوە بەڵێ لەبیرم ماوە لەبەرمەوە شێعرە ئەو دەمەی وا غونچە سێوی تازە پشکوتوو لە جۆلانەی لقا ڕقەوە دەبێ ئەو شەوەی وا بە کزەی باوە چنار هەڵدەوەرێ بۆ میوانداری هەتاو پەنجەرەی ماڵە قوڕینەی چ دڵێ پێ ئەکەنێ لە گرەی چاوی تەمۆ ڕێ بەرەو شارە بڕێ چۆلەکەیەک چاوی ترساوی بەرەو پەنجەرەیەک هەڵ ئەفڕێ کە لە ئەو دیویەوە قەفەزێک پڕ بە لەشی گەرم گەرم بۆ خەوێکی قورس و شیرین و نەرم بانگی ئەکات ئەمە یەکەمین شێعر بوو کە چاپ کرا لە منۆ و ئەزانم ئێستەیش قسەی پێ عالم بارودۆخەدا لەم بشێویانەدا لەم تێنەگەیشتنانەدا لەم دنیایەدا کە تۆ هەمووشت بە تێکەڵاو ئەبینی جێگەی دۆست و دژمنت نازانی بیرت شێواوە کارکردنەکانت شێواوە ئەزانم ئەو خوێندنەوەی منە لەو کاتە هەرچەند لاوێک بووم و کەم تەمەن بووم ئەو خوێندنەوە من بووم بۆ دنیای خۆم بۆ دنیای دەور و پشتم ئێستەیش هەر خوێندنەوەیەکی وازانم دروسە من ئەو شێعرەم بەڕاست بوو نە فیلمم تیادا بوو نە ژستم گرتە بوو نە خۆم بۆ لایەنێک ئامادە کرده بوو کە شێعری پیا هەڵبم لەبەر ئەوەی بۆ دڵی خۆمم وتبوو ئێستەیش هەر دڵم بە دڵیەتی ئێستەیش هەر حەزی لێ ئەەکەم وەکو شتێکی دەقێک حەزی لێ ئەەکەم ئەگینا وەکو ناوەرۆکەکەی تاڵە بەلامەوە ئێستەیش تاڵاوی هەر تێکەڵاوە لەگەڵ مێشکمە لەگەڵ ژیانمە ئەو تاڵاوە کە بۆ منی کورد بووە ئێستەیش هەر هەیە ئەو خوێندنەوە کە من بۆ دەوروبەرم کردووە ئێستەیش هەر هەمە ئەم هەموو پەرتەوازەیە لەو شێعرا وازانم دەنگی داوەتەوە ڕەنگی داوەتەوە من وەکو بەردەنگێک خۆم کە سەیرێکم و خوێندنەوەی تازەترم هەیە بۆی تەماشاکەم چون بەڕاستم بووە بەڕاستی لێی تێئەگەم و بەلامۆ شتێکی ئەدەبیاتە دەقێکی ئەدەبیە وازانم ئەکرێ خوێندنەوەی جیاوازیشی بۆ کرێ خوێندنەوە جیاوازەکان گیانێتر ئەکەنەوە بەر ئەدەبیاتە بەبەر شێعرەکانە لەوانەیە کەسێک قانعی زوو خوێندبێتەوە ئیسەیش بخوێنێتەوە هەر دیسان ئەبینێت ئەو خەمانەکە قانع بوویەتی کە هەژار بوویەتی کە بێکەس بوویەتی ئەمانە هەر بە ناوەکانیانە تۆ خۆت بەچیتە ناو دنیایەتر من وازانم من تێکەڵی ئەو ڕەوتە بووم ئەو ڕەوتە لە ئەدەبیات کە تۆ ئەبینیت هەر جارێک بە تنوتیژیەکەوە سەرکوت ئەکرێت بەداخەوە
ئەدەبیات وە هونەر بەگشتی یارمەتی ژیان ئەدات بەرەو نەرم بوونەوە. تۆ بەردەوام لە ژیان تا لە کارە کە ئەڕۆیتە ناو کۆمەڵگا لەگەڵ لایەنە زبرەکانی ژیانە خەریکی ڕوبەڕوو ئەبیتەوە. لە مامەڵەکردنا ڕوبەڕووی کەسانێک ئەبیتەوە کە من وازانم ئەگەر برای خۆیشت بن بە شێوەیەک تەماح کارێک ئەکات کە تۆ لە معاملەکردنا لە هەڵس و کەوتە لایەنە زبر و ناشرینەکانی ژیان زۆرتر ئەبینیت. کە ئەڕۆیتە ناو پوچە و کۆڵان، کە ئەڕۆیتە ناو خیابان و ناو بەگشتی شارەکان و لادێکان ئەبینیت زبراییەکانی ژیان چ جەستەی چ ڕۆحی بەردەوام ئازارت ئەدەن. تۆ لەم بینەدا پێویستیت هەیە بە شتێک ژیانت تام پێ بدەیت، چێژی پێ بدەیت، معنای پێ بدەیت. من وازانم ئەو تام و چێژ و مەعنا هونەرە و لایەنێکی زۆر گەورەی هونەر ئەدەبیاتە. من وەکو خولیا حەزم کردووە ژیانم واتای ببێت، معنای ببێت، ژیانم نەرم بکەمەوە بە ئەدەبیات و ئەو هێزەم لە خۆما بینیوە ئەو بۆ ینی ئەو ڕاکێشانە بەرەو ئەدەبیات. من لە خوێندنی لەوانەیە کتێبێکی لە مناڵیما سادق هیدایەتم خوێندووەتەوە، هەر ئەو کتێبە خۆی جۆرەیەک بیرمی گۆڕیوە کە تەماشام کردووە ئەو ڕوانینی سادق هیدایەت بۆ ئەدەبیات بۆ دنیا ڕوانینێکی ئەدەبی و جوانە. من ئەتوانم لەو دنیا خۆم ببینمەوە و ئەو خۆبیننەوە کە من وردە وردە خۆم دیوەتەوە چوومە ناو دنیا ئەدەبیات هانی داوم کە منیش بێم یەک نوقتە یەک خاڵی زۆر بچووک لەسەر ئەو دنیابەرینە زیاو بکەم ئەگەر بتوانم. هەر ئەو هەوڵدانمە منی ڕاکێشاوە بەرەو ئەدەبیات و لە لایەکی ترشەوە غەریبی و کز و لاوازی زمانەکەی خۆم. زمانێک بە 40-50 ملیۆن کەسەوە بە 40-50 ملیۆن ئاخێوەرەوە کە قسەی پێ ئەەکەن ڕۆژ بە ڕۆژ لە ناو زمانەکانی ترا لە حاڵ توانەوەدایە. ئەدەبیاتی کوردی یەکێ لە ڕەسەنترین و بەهێزترین فۆلکلۆرەکانی دنیاە. بەمە قسەی مینۆرسکی یەکێ لە ڕۆژهەڵات ناسەکانە کە کەسێک بۆ لەو بوارە کاری کردووە. ئەو کەسە وەختێ بیر ئەکاتەوە یەک تەحقیق ئەکات و لێکۆڵینەوە لەسەر زمانی کوردی ئەکات ئەگەیە بەو ئەنجامە کە زمانی کوردی ئەتوانێت لە ماوەیەکی کەما 7000 پەندی پێشینیان کۆکاتەوە. هیچ زمانێک ئەو نەتوانایی نییە. بەڵام وەختێ دێتە بواری کرد بەکردەوەیی ئێمە ئەبینین کەمترین هەوڵ ئەدرێ بۆ زمانی کوردی و ئەگەر زمانی کوردی بە هێزی خۆی نەبوایەت و ئەو هێز و هەتوانە لە ناویایە نەبوایە 100% ئیسە زمانی شتێک بە ناو زمانی کوردیمان نەمابوو. بەڵام وەکو ئەڵێن ئەم ئەسپە بەتەنیا و بەسکی برسی هەر ئەوەنە غارەکە ئەم ئەسپی زمانی کوردیە ئیتر تا ئیسە لەسەر بوون و چوار ئەو پایان خۆی وێساوە ئیتر ئەشێ ئەو کەسانەی کە خۆیان بە کوردەزان هەوڵی زۆرتری ببن. من وەکو پێویستیەک ئەو مەزانیوە لە کەناری کاری ڕۆژانەما لایەک لە ئەدەبیات و زمانەکەم بە تایبەتی بکەم وەکل لە ناوچوون بیپارێزم چون بەنووسین ئەو زمانە ئەمێنێتەوە. من ئەدەبیاتم بۆ ئەوە زانی کە ئەدەبیات ئەتوانێ هەرمان بێ بۆ زمانێک وەکو چۆن لە ئەڵمانات تۆ ئەبینیت پێش لە گۆتە زمانی ئەڵمانی ئەو هێزەی نەبوو کە پاش گۆتە بووی. سعدی لە زمانی فارسیە، حافز لە زمانی فارسیە، ئەو کارە کردیان بۆ زمانی فارسی. ئەگەر ئێستا کەسێکی وەکو سعدی نەهاتایەتە ناو گۆڕەپانی زمانی فارسی ئەو هێز و هەتوانێ ئیسەیە نەبوو. ئێمەش کەسانی وەکو هەژارمان هەیە، کەسێ وەکو هەژار ئەگەر ئەو چوارچێوە لە زمانی کوردیا بۆی دانا لە نووسینەکانیاوە کاری بۆ کرد، ئەگەر ئەو کاری بۆ نەکردایە زمانی کوردی ئیسە زۆر لە دواتر بوو. بەڵام ئەوەی هەیە لەبەر ئەوەی کە زمانەکەی ئێمە بە خوێندنگە و بە زانستگە پشتیوانی ناکرێت لەسەر یەکیەکی هەرچی کووردە وەکو ئەرکێکی زۆر زۆر گرانە کە بێن بۆ زمان خزمەتکەن بە زمانەکەیان و ئەمان وەکو کەسانی تر بیر نەکەنەوە کە ئێمە ئەنستی تۆمان هەیە ئەوان وا بیر ئەکەنەوە کە زانستگەیان هەیە قوتابخانەیەکی زۆر ها لە بەردەستیانەوە ئەبینین کە زۆرێک لە زمانەکان ئاخێوەران زمانی تریش وەکو کوردەکان وەکو عەرەبەکان خزمەت بەوان ئەکەن. لە حاڵێکە ماڵەکەی خۆیان زۆرتر پێویستی بە خزمەتکردنە.
من وازانم من وەکو کەسێک کە هەستی ئەو بەرپرسایەتی لە خۆما شک ئەبەم بە ئەرکێکی زانم کە بگەڕێمەوە بەلای زمانەکەی خۆمەوە تا ئەتوانم و حتا هێزم تایە لە خزمەتی پێ بکەم ئەمە دوو لایەن بوو کە من وەکو حەز و وەکو ئەرک تەماشا ئەەکەم و ئەشێ بەرەو زمانەکەی خۆم بڕە. ئەدەبیات لە خۆیان زۆر لق لە خۆی ئەگرێت بۆ وێنە تۆ هەر سەیری تەنیا چیرۆک بکەی بە دەیان لق لە چیرۆک ئەبێتەوە هەر لە نۆڤڵ و کورتە چیرۆک و کورتی لە چیرۆک و نازانم ئەوەی کە ڕاز و بەسەرهاتی پێڵێن و لە کوللا کەسێک بیەوێ پێ بنێتە ناو دنیای ئەدەبیات بەر لە هەموو شتێ ئەشێ حەزەکانی خۆی لەبەرچاو بگرێت کەسێکەوەی حەزەکانی و ئارەزوەکانی و توانایەکان خۆی لەبەرچاو نەگرێت لەوانەیە ماوەیەکی کورد بێت و بتوانێت خۆی وەکو بەڵقێکی سەر ئاو پیشاندا بەڵام وەختێ شتەکە بنج و بناوانی نەبوو لە ناو دەرونی خۆیان وردە وردە بەرەو دڵ ساردی و بەرەو لەبەرچاو کەوتن و مانوبوون ئەڕوات و ئیتر ناتوانێت ئیدامەی بات بەڵام کەسێکە ئەو حەز و خواستە لە دەرونیان ڕەسەن بێت بەڕاستی بنیامێک بێت کە خۆشی لە ئەدەبیات بێت ئەتوانێت ئیتر بە خوێندنەوە ئەو توانایی و ئەو حەز خۆیە پەروەردە بکات کەسانێک کە بیرکردنەوەیان جیاوازە کەسانێک کە هەستیان بەهێزە کەسانێک کە گریانەکانیان ناشارنەوە پێکەنینەکانیان ناشارنەوە لەبەر کەس ناگرین لەبەر کەس پێ ناکەنن حەز و خواستەکان هین خۆیانە ڕەسەنە ڕووەکی و شتێکی ڕووکەش نییە ئەو کەسانە ئەتوانن بێنە ناو دنیای ئەدەبیات جاییتر کە هاتیتە ناو دنیای ئەدەبیاتیشۆ وردە وردە تواناییەکان و ئیمکاناتێکە لە بەردەستا هەیە و بە تایبەتی خوێندنەوەکانت دیاری ئەکا بۆ تۆ بەرەو چ بوارێک بچیت کەسانێکە بۆ ئەدەبیاتی دێن ئەبێ خوێنەرێکی زۆر باش بن بەلەوەی نووسەرێکی باش بن چون تۆ ئەگەر شتێک لە بەردەستایە یان ئاوێک کە لێی مەسرەفی لێ ئەەکەیت ئەگەر نەیەتە سەری لە شوێنێکی ترۆ بۆ ماوەیەکی کەمیا زۆر لە ناو ئەچێ و تەواو ئەبێت هیچ کەسێک ناتوانێت لە ئەدەبیاتا بێت و فقط و تەنیا لەسەر توانایەکان خۆی پێداگری بکات و هەر تەنیا بە توانایەکان خۆی گەگەرێکی بێ بەرەو پێش بچێت توانایی هاندەرە بۆ یەکەمین هەنگاوەکان لەوانەیە منێ نیو هەنگاو چوو بێتم لە ئەوڵە بە توانایەکان خۆم کەسێک بڕ 4 هەنگاو 5 هەنگاویش بڕوا بەڵام لە 6 و 7 ئیتر ئەو ئینسانە ئەشێت لەگەڵ توانایەکان خۆیان جەخت بکە لەسەر خوێندنەوەکان خۆی تۆ ناتوانانی ئەدیبێک بیت و ئەدیبە گەورەکانی زمانەکەی خۆت و زمانە ناوچەیەکان و زمانە جیهانیەکان نەناسی تۆ زمانێک کوردێک بیگەرەکت بێت لە شێعرا دەست پێ بکەی چۆن ئەکرێت هێ من نەناسی و نەتخوێند بێتەوە ناڵەی جودایت نەخوێند بێتەوە تۆ ناتوانی بڵێ من بۆ نمونەت مێژووی ئەدەبی کوردی بە هیچێکی لێ نازانم بەڵام ئەدیبێکی کوردم تۆ ناتوانی لەگەڵ ئەوەیدا کە لە ئەدەبیاتی کوردیا بەرەو پێش بڕۆی دراوسەکانت نەناسیت تۆ ناتوانی نازم حکمت نەناسی شامدوو نەناسی فروغ نەناسی بڵێ من هەر بە بواری خۆمەڕۆ من کەسێکی جیاوازم تۆ ئەبێ لەگەڵ هەر کەسێکە بۆ هەر شوێنێک ئەڕۆی هاوڕێکانت بناسی ئەوانەی کە لە پێش تۆ چوون بیان ناسی تەنانەت ئەو شتانەی شەکل هاوکات و دوای لە تۆ چاپ ئەکرێت ئەبێ خوێندنەوەت لەسەر ئەوانیش ببێ بۆ بەگشتی تا بەرچاوت ڕوونتر بێ و دنیای بینینت بەرینتر بێت تۆ سەرکەوتوتری دیارە ئەمە دوو قسەن قسەیەکی توانایی تۆیت قسەیەکی ئەوەیە کە خوێندنەوەی تۆ لەوانەیە بە کتێب بێ لەوانەیە بە سەفەر بێ لەوانەیە بە دیدار و بینین و گوێ لە کۆڕ و کۆبوونەوە بێ بەگشتی تۆ هەتا لەو بوارە بژیت لەو بوارە ئەتوانی بۆ بەرەو پێشتر بڕۆی پس کەواتە ئینسانی نووسەر ئینسانێکە کە سەرئێشەیەکی زیاتر بۆ خۆی هەڵەبژێرێت و سەرێشەیەکی خۆشیشت دڵمەشغوڵیەکی خۆشە تۆ ئەتوانی خۆت بدۆزیتەوە لەو دنیا کە خۆت دۆزیەوە ئەتوانی تۆ ئیتر ئەو ژیانە نەکەی هەموو ڕۆژێکت ئەو ژیانە هەردوو پاتکەیتەوە هەردوو پاتیکەیتەوە ناکرێەوە
ئینسانی ئەدیب یەک وشە ئیمڕۆ خوێنێتەوە بەیانی هەر ئەو وشە بخوێنێتەوە ئەو وشە نییە کە دوێنێ خوێندوێتەوە. ئەمە زۆر گرنگە کە تۆ نایی خۆت ئیمڕۆ ڕۆژێکە کە تۆ من بڵێم ئیمڕۆ سێشەمەیە ئەم سێشەمە من دیوانی فەرزکەین مەحوی جۆرەیەک بخوێنمەوە بەیانیش هەر ئەو مەحویە بێنە کە سبەینێ من مەحویە خوێنمەوە مەحویەکی ترە وشەکانی وشەگەلێکی ترن چون من شتی ترم خوێندوەتەوە هاتوومەسە ناو مەحوی کە من نالی ئەخوێنمەوە دیسان ئەو نالیە نییە کە پێرەکە خوێندومەتەوە. ئەم بەردەوام بوون و ئاڵوگۆڕکردن و تازەگەریە تۆ لە مێشکتا دەسی پێەکان لە ڕوانگەیشتا هەیە لە خوێندنەوەیشتا هەیە. پس ئەدیب کەسێکە کە تێکەڵاوێکە لە هەست و توانە لە خوێندنەوە لە هێز وەرگرتن لە چوارچێوەی دەوروبەریەوە لە خوێندنەوەی لە شتەکان کە وێساون شتەکان کە ئەڕۆن وەرزەکان ئەو وەرزاننین کە خەڵکی ئاسایی ئەیان بین تۆ تەماشاەکەی کە تەماشای خوێندنەوەی شاعیرەکان تر ئەەکەی مەسەڵەن قانیع عەڵێ سارد و گەرمی فەسڵەکەت ئەینەن دڵی شێواومە قانیع بەسەرما دڵی جۆرێک بووە بە گەرما دڵی جۆرێک بووە پاییزی ئەو پاییزی ئێمە یەکێ نییە پاییزی ئەو داهێنەرانەتر بووە ئەیوەتەن پاییز بەخێر بێت چونکە ئێستا باومە بۆچی باوی بووە خۆی ئەزانێت بەڵام منیش کە ئەی خوێنمەوە دیسان من ئەڕۆم تێکەڵی دنیای قانیع ئەبم. ئەمانە هەر هەمووەکەی شتێک ئەڵێن بە ئێمە کە دنیای ئەدیب دنیایەکی داهێنەرانە و دنیایەکی پڕ لە تازەگەری و جوانترە لە دنیایەکی کەسانی ئاسایی. دنیای شێعر دنیایەکی ئەستەمە وەکو پەشێو ئەڵێ ئەو ئاسکانەی بەرەو دنیای شێعر ئەڕۆن زۆر بە دەگمەن ئەگەیەنە لووتکەکەی. نازانم بۆچی وایە من هەرچێ شێعر ئەڵێم لەو کاتا زۆر خۆشمەوێ ماوەیەک شێعرەکەم لێ دوور ئەکەوێتەوە یەکێکی نوێتریەت دیسان ئەو شێعرانم وەکو بڵێ نەوعێک لە بەرچاوکەوتن زۆر بە دەگمەن شێعرم بووە کە وەکو ئەو شێعرێکە یەکەم جار لە وتم لێم چاپکراوە ئیستەش پێم خۆشە ئەو شێعرە. شێعری تریشم هەیە من هەم لە بواری کلاسیک کارم کردووە هەم لە بواری شێعری نوێ شێعرم هەیە زۆر خۆشمەوێ بۆ وێنە من شێعرێکی 6 ساڵ لەمە و پێشم هەیە بەڵام زۆر دوور و درێژە ئەو شێعرە بۆ خوێندنەوەی بەرکامێراوشتە لەوانەیە 15-20 دقیقە توول بکێشێ ئەو کاتە کە ئەیبات لەوانەیە کەسێک کە گوێی لێ ئەگرێت مانوو ببێ بەڵام بڕێ شێعری کلاسیکم هەیە کە ئاوێنەیەکە لە ژیانی خۆم بەلامەوە خۆشە. بڕێ شێعرم هەیە من ئەتوانم پەنجە ببم بۆ بڕێک لە شێعرەکانم کە تازەترن بۆ وێنەم شێعرم نوازانم لێم هەڵ نەکەوێ هەتا ماوەیەکی دوور و درێژ نەکەیەم جاورە سەفەر تاپەڕی ڕێبڕ ناکات نەکەیەم جاورە سەفەر تاپەڕی ڕێبڕ ناکات لەوەرین ئەم سەفەرەم جاومی کەسەر پڕ ناکات ئەوە لەم هەورە نەزۆکانەوە هەڵدێ لە تەما بەشی هەڵپەی نەڕەویوی گڕی قاقڕ ناکات شلە هەنگاوێ ئەگەر لەترێ بەرەو پیری هات بەسەری کاسەوە سەر دەر لە درۆی چڕ ناکات شلە هەنگاوێ ئەگەر لەترێ بەرەو پیری هات بەسەری کاسەوە سەر دەر لە درۆی چڕ ناکات بەکەوی هەرکە لە مەزرای دەوەنستانێ هەڵێت چڵەکانی بڕە تاد و کەڵی تاپڕ ناکات بەشی ئیستێکە هەموو هەڵمەتی وەرزی گژەبا ئەوە ئەنجامە پەڕەی ڕۆژێ تەمەن شڕ ناکات شڵەژانە و پەڕی ڕێگەی لە قوڕی خەسناوە و ڕچە بڕوا بە کەناری هەرەسی قوڕ ناکات هەوەسی ڕایەخی ئاگر لە بەری بارانە و بە هەلارانەوە با چاری گڕەی گڕ ناکات وەرە پوشێ بە بەدەم شیوەنی کەلباویەکەوە بە چڵی پوشەوە کەس لەشکری وا قڕ ناکات. ئەو شێعرانەی کە ئەمێننەوە شێعرگەلێکن کە شاعیرەکەیان لەگەڵ خۆیان ڕاستەکات بۆ نەیی نین بۆ کەس ناوترێن بۆ کارەساتێکی بڵێن دنیایی ناوترێن کە شتێک بێت ڕووکەش بێ و ماوەیەک لەسەر بورسا بێ و دوایی بڕوە ئەو شاعرانە کە شێعرەکانیان بۆ من و تۆش چێژ بەخشن شێعرگەلێک بوون کە شاعرەکانیان ماوەیەکی دوور و درێژ پێیەوە گل و ژانیان بووە
ئازاریان چێشتووە خوێندویانەتەوە لێیان زیاو کردووە لێیان کەم کردووە. من بیرم بێت بۆ شێعرێک جاری وا بۆ سعات سێ شەو لە خەو ڕاستڵەکەم بۆ وشەیەکم پێ زیاو کردووە یان لێم کەم کردووە. شێعر بووە من ماوەی یەک دانە مانگ خولیام ئەو شێعرە بووە بەردەوام خایلم ئەوە بووە کە چۆنی لێ بکەم ئەم شێعرە جوانتر بێ، ئەم شێعرە قسەکانی لەویا زمانەکەی پڕتر بێت، وشەکان لە جێی خۆیان دانرابێتن، کۆپلەکانم لاروگەر نەبن، ناتەواوی نەبن، پێوەمانوو نەبم وەکو ئەوەی کە من دەسی لێ هەڵگرم. جاری وا هەیە شاعرێک شێعرێک ماوەیەک ئێژێت تا نیوەی تا بڕێکی ئەڕوات زۆر بەهێز و بەتوانە ئەچێتە بەر ئیتر لێیمانوو ئەبێت وەکو ئەوەی بڵێ لە کۆڵی خۆی بکاتەوە، ئیتر وازی لێنێت یان چەند کەلیمە وەکو ڕەفعی تەکلیف لە ملی خۆی کاتەوە ئیتر تەواویەکە. بەڵام شاعرێک شاعرە وەکو شاملو لە شێعری فارسیە بۆ هەر پیت و وشەیەکی حەسابێکی بووە، بۆ ئەوەی کە یعنی شاعرانە ژیاوە، کەسێک نەبووە بۆر بێ و زۆر بێ شێعرەکانی. بەداخەوەی مەیسا بینین کەسانێک وازانن شێعر ئەشێ هەر شتێک یعنی تۆ داهێنانت یان نەکرد و پێت پێوەمانوو نەبووی هەر ئەکرێ شێعر بێن. نازانم من بۆ خۆم ئەو تواناییە یان لە منانیە یان من بۆ خۆم بەوە ڕازی نابم کە شتێک ئیم شەودانیشم بە پەلەپەل شتێک بنووسم و ئیتر بەیانی بڕیاری لەسەر بدەم کەمە شێعرە. جاری وا هەیە تۆ شێعر ئەبێ بە ڕەشنووسێک ماوەیەک ئەمێنێتەوە دائەکەوێ دوایی تۆ چاکسازیتی ئاکەی. ئەو وشانە کە تۆ بۆ گوێگر و بەردەنگتی ئەڵێی ئەشێت دوو سێشت لە بەرچاو بگری. یەکێکی ئەوەی کە ئەم دەقێکە ئەژی بۆ ئەوەی چاپ بکرێت و خەڵک بخوێنێتەوە، یەکێکی ئەو کەسانێک کە بەردەنگی تۆن ئەو احترامیانە بۆ دانەی کە بە شتەکە تۆ مانووبی، یەکێکی تۆ بایەخ و کەسایەتی خۆتە. تۆ ئەگەر شتێک ئەنووسی دوایی تۆ نابێ بە شتێکی سادەتر و بە شتێکی کەم ڕەنگتر و بێ ئەرزشتر بێی بایەخی خۆت و ئەرزشی خۆت بێنیتە خوارەوە. تۆ ئەشێ بەردەوام بەرەو سەرتر بڕۆیت و لەگەڵ ئەوە کە خوێندنەوەکانت چڕ و پرتر ئەەکەیت و شتی جوانتر ئەخوێنی تۆ شتی باشتر ئەخوێنی تۆ لە بەرهەمەکان تا دیار بێ کە تۆ خوێنەوار بە واتایە کە ئەخوێنیتەوە، نەک خوێنەوارێکە ئەزانی بخوێنیت و بنووسی. ئەمان زۆر جیاوازنەیەک منێک کە گەرەکمە بنووسم و کە بانگەشەی ئەوە کەم و ئیدعای ئەوە کە مەڵێ من ئەنووسم بۆ خەڵکی ئەی من چی لە خوێندنەوەی خەڵک زیاو ئەەکەم ئەشێ لە نووسراوەکانمە وەڵامی ئەو پرسیارە گەورە بدەمەوە کە من ناکرێت شتێک دانێم هەر ئاسایی بێم، من بێم قانیعت دووپاتکەمەوە، من بێم بڵێن حاجی قادر دووپاتکەمەوە ئیتر ئەی من چیم؟ من ئەگەر بێم هەر ئەوانە دووپاتکەمەوە خەڵک ئەوان زۆر لە من قەویتر و توانە و ئەچن ئەوانە خوێنەوە. بەڵام ئەو شتەی کە من ئەینووسمەشە ڕنگدانەوە و جۆری بیرکردنەوە و مۆرکی منی پێوە دیار بێ. من ئەشێ خاوەن شێوازێک بم لە نووسراوەکانی خۆمان، من ئەشێ منێک بم کە دنیای ئەدەبیات سبەی بتوانێت بڵێت ئەم کەسیشە کەسێکە کە بە بیرکردنەوە و بە خوێندنەوەی خۆیەوە هاتوۆتە ناو دنیای ئەدەبیاتەوە. ئەگینا عەرزم کردی من دووپات بکەمەوە ئیتر هیچ فایدەی نییە، چون من بم بە کۆپیە شاعیرێکی تر و ئەو بێ بە کۆپی شاعیرێکی تر ئیتر خەڵک زۆرمان و ئەبن و کەس ئەوانە ناخوێنێتەوە. من ئەزانم زۆر گرنگە تێ هەڵچوون لە دنیای ئەدەبیات. من زۆر خۆشحاڵم کە لە خزمەتتانە هەموو زۆر دەستخۆشی ئەەکەم لە بەڕێوەبەرانی شەبەکە و کاناڵی پەیام. ئەم هەڵقە لە بەرنامەکە وازانم بەرەو تەواوبوون ئەچێت. خۆشحاڵ ئەبم ئەگەر بکرێت و بتوانرێت هەڵقەیەکی داهاتوو لە خزمەتتان بم و بڕێتن لە نەوتراوەکانم پێشکەشکەم بە بەردەنگی کورد و کەسانێک کە دڵیان بۆ خەیاڵی کوردی و بۆ وشەی کوردی لێدات. ئینشەڵڵا تا جارێکی تر بە خزمەتتانەگە ئێمە بەخواتانە سپێرم.